ڕۆژی هێنی لە سلێمانی چەند چالاکێکی وەرزشی بەڕێوە چوو. یەکێک لەوانە پاڵەوانێتی کراوەی هۆڵەکانی لە جوانی سلێمانی و دەوروبەری بوو. چەندین پاڵەوانی وەرزشی تایە بەشداریان کرد و لە ناو چالاکیەکەدا گەنجێکی خاوەن پێداویستی تایبەت لە جۆری ئۆتیزم هاتە سەر ستەیج. لە ناو چەپڵە ڕێزانی ئامادەبوو مەدالەی ڕێزەنانی پێبەخشرا و نمایشی لە شەجوانەکەی خۆی کرد. لە پاڵەوانەتی هۆڵەکانی لە ژوانی سلێمانی و دەوروبەری وەرزشکارێکی تایبەت هاتە سەر ستەیج و مەدالای ڕێزلێنانی پێبەخشرا. تایبەتمەندی ئەم گەنجە وەرزشکارە شکار عومەر کە دانیشتوی پێنجێنە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە حاڵەتی ئۆتیزمی هەیە و بە خاوەن پێداویستی تایبەت دەئەندێ. لەگەڵەوەشدا خاوەنی لەشێکی وەرزشی جوان و پڕماسوولکەیە و بە نمایشەکەی ئامادەبوانی ناوهۆڵەکەی هێنایە جۆش و خرۆش و چەپڵە ڕێزانیان کرد. هاوکات لەلایەن ئەو کەسانی کە سەرپەرشتی پاڵەوانتێکاکەن مەدالیا و خەڵاتی ڕێزلێنانیان پێبەخشی. شکار عومەر بەم نمایشەی کە کردی بووە جێگەی ئەوەی کە بیر لەوە بکرێتەوە لە داهاتوودا وەکو یاریزانی هەڵبژاردەی پارا ئۆلۆمپی عێراق بەشداری پاڵەوانێتی نێودەوڵەتی لەش جوانی بکات.